خۆشەویستانم مسلمانە بەڕێزەکان دەستنوێژگردن ئەجر و پاداشتێکی زۆر زۆر گەورەی هەیە. دەستنوێژگردن ئەجر و پاداشتێکی زۆر گەورەی هەیە. من باسی دەستنوێژم بۆ کردن لە کاتی ترە، بەڵام ئەوەتان بیر ئەخەمەوە کە ئەم زیکرەتان لەبیر نەچێ هەموو جارێ کە دەستنوێژ ئەگرن بڵێن ئەشهەدو ئەن لا کە تەواوت کرد، دەستنوێژەکەت تەواو کرد بڵێ ئەشهەدو ئەن لا إله إلا الله وأشهد أن محمدا رسول الله، يا بلي أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله. يعني شايت من بير أجر وامشي وهو تدوام من ألين باشتره. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله. أزعنن بيغمر أفرمير كسي دزنيش تواوكا أم دعاء بخواني تشي دسكفيه هر هشت دەرگاکەی بەهشتی بۆ ئەکرێتەوە، لە هەر کامەیەوە ئەڕاتە ژوورەوە بچێتە ژوورەوە. نیعمەتێکی زۆر زۆر گەورەیە. جا لە ڕیوایەتی ئیمامی ترمذیە زیادەیەکیشی هەیە ئەفەرمێ دوای ئەوەی شایەتمانەکەت هاورد بڵێ اللهم اجعلني من التوابين واجعلني من المتطهرين. ئەگەر ئەمەش توانی بڵێ خوایە لە تەوبەکارانم حەساوکە، یا ڕەبی لەوانم حەساوکە کە پاکیانەکەیتەوە.